سڵاوتان لێبێ بەڕێزان یەکلایکردنەوەی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین مانگی خایان دوای ڕێکەوتن لەسەر حکوومەتی خۆجیەیش هاوڵاتیان چاوەڕوانی ئەوە بوون کە لە کەمترین کاتدا ئەو ڕێکەوتنە بچێتە بواری کردارەوە ئەوەی تێبینی یەکرێت تا ئێستا ئەم ڕێکەوتنە جگە لە پارێزگار و سەرۆکی ئەنجومەن لە هیچ ئاستێکی تردا کردداری لێ نەبینراوە وەفدی دانوستانکاریش کۆبوونەوە ئادەم بەدەم کۆبوونەوە هەموو لایەکیش چاوەڕوانی دەرەنجامن زانیاری زیاتر لە بەڕێز لەتیف شێخ عومەر ئەندامی وەفدی دانوستانکاریەکێتی نیشتمانی کوردستان وەرەگرین کاک لەتیف زۆر بەخێربێت. زۆر سپاس کاک لەتیف لە 2014 یەکێتی وجودنەوەی گۆڕان لەسەر حکوومەتی خۆجیەیی سلێمانی ڕێکەوتن لە دوای ئەو بەروارەوە کە چەند مانگێک ئەم ڕێکەوتنە تاخیر بوو یاخۆت پارێزگاری سلێمانی یەکلا نەبووە چاوەڕوانی ئەویانە کرد کە دواتر ئەم ڕێکەوتنە زووتر بڕاتە بواری جێبەجێکردنەوە هۆکار چییە کە کۆبوونەوە دەن بەدەم کۆبوونەوە و لە ئەم ڕێکەوتنە ناچێتە بواری کردارەوە. بەڵێ وەک خۆ دووتت بەشێکی چۆتە بواری کردارەوە بەشە گەورەکەی کە پارێزگا و سەرۆکی ئەنجومەن و دەست بەکاربوونی ئەنجومەنە چۆتە ئەوەوە دوو سەبەبی ڕئیسی هەیە بازەحی یەکیان سیاسیە کێشتا ئێمە لەگەڵ لایەنەکانی تر یەکلا نەبووینەتەوە تاکو هەچ کەسە دوابەشی خۆی بزانێ لە قایمقام مدیر ناحیە بەڕێوەبەری گشتی و ئیشی لەسەر بکرێەوە خرێتە ئەنجومەنی پارێزگاوە و دەست بکرێ بە ئیشە تەکنیشی و ئیداری و تەنزیمیەکان لەسەری بەشی دووەمی ئەوەیە یاساکە خۆی وەکو هەمووانە زانن و یاسایەکان جویان لە من باشتر لەو مۆزوعازانن ڕێوشوێنێکی یاسایی دوورودرێژی دەستنیشان کردووە بۆ دانانی هەچ کاندیدێک ئەوەی کە برادرانە پێڵێ نەبێ 5 کاندید بێت و سیانی دێڵە بژێرن و ئەینێرن بۆ محافظ و ئەزان ڕێوشوێنێکی دوورودرێژەکە ئەمە وەختێکی زۆری ئەوێەوە عملێکەش نەختێک قورسەکە باشە لایەنە سیاسی بەڕێزە دوو پرسی گرنگە وروژان یەکیان لایەنە سیاسەکەی بەوەی کە هیچ لایەنێک پشتی خۆی نازانێت بۆ نمونە دوا پشتی خۆی بەڵام ئێوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ڕێکەوتن و پشتی لایەنەکانی شاندا ئایامە پەشیمان بوونەوە نییە لەوەی کە پێشتر ئێوە خەدەرتان لە لایەنەکان کردەوە ئێستا جۆرێک لە پەشیمانی بەدیەکرێ بەوەی کە دوا پشتی خۆیان نازانن ڕاستیەکەی نەپەشیمانیە نەغەدرە ئێمە وەختی خۆی کە داماننا لە ڕووی ژمارەوە حسێبمان کردبوو کە پشی هەر لایەک چەنە و ڕێژەکەی چەنی دەنگهێناوە و بەرکەوتەی هەڵبژاردننی چۆنە و دامان نابوو کە ئەو پۆستانە شایستەی ئەوانە لە ڕووی نەوعەکەشیەوە هەوڵمان نابوو کە بە جۆرێک لە نێوان پۆستە گەورەکان پۆستە مامناوەندەکان پۆستە بچووەکان تێکەڵاوێ بکەین دیارە ئەمە وەجار نەزەرە لە دوای ئەو ڕێکەوتنە هاتنە ئەم بەرنامەیەوە بەداتا بە ئەرقام خستیانە ڕوو بە بەڵگەوە کە نیوەی ئەوەی کە حەقی ئەوانەوە هەڵبژاردن پێی بەخشیون ئێوە نەتانداونەتێ ڕاستێکەوەیە دوێنێش ئێمە لە دواکۆبوونەوەی خۆمان لەگەڵ برادرانی گۆڕانە وردەکاریی زۆرمان کرد پێ بچینەوە کە بزانین ئەوەی کە ئەوتریە ئەو ڕێژەیە کە ئەو لایەنە هێناوێنە ئێمە نێمان ناونەتێ برادرانی گۆڕان وردەکارییان کردو بە ماتماتیک وە بە ژمارە کە سیرمان کرد لە هەندی شوێنە زیاد لە حی خۆشیان لە ڕووی ژمارەواڵێم پیاندراوە و ئەوشمان لە نامەیەکە وتووە و بە تەفسیری باسمان کردو ئەمڕۆیە نێراوەیە ئەنێرێ بۆ ئەو لایەنانە ئەمێنێتەوە سەر شوێنەکان یا پۆستەکان نەوعی پۆستەکان ئەو ینی ئیجتیهادی تیاوە جانەزەرە ئەوەی بەلای تۆ گرنگە ڕەنگە بەلای منەوە گرنگ نەبێ بۆ بەعکسیشەوە ئێمە هەوڵمان ناکە گۆڕانەوە لە ڕووی نەوعی پۆستەکانەوەی هیچ حەقێک نایەن بۆ نمونە ئێوە ئاوسپی و کۆکستان ناوە بەوان ڕەنگە بە GPS بیدۆزنەوەکو ئەمە مستەڵاحی خۆیانە کایڵێ کە ڕەنگە ژماری دانیشتوانەکانی 100 کەس بێت 200 کەس بێت 300 کەس بێت ناحیەیان بەرکەوتووە بەڵام ناحی وایان بەر نەکەوتووە بۆ نمونە 20,000 کەس بێت 30,000 کەس بێت بەڵێ ڕاستە ئێمە تا ڕادێش زۆر هەوڵمانەوە ئەو ڕاست بکەینەوە ئەو ڕاست بکەینەوە ڕەنگە لە خۆناغی یەکەمە کە ئێمە گۆڕان بۆ یەکەم جار ڕێکەوتمان کردەوە بۆ گۆڕانیش دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان یەکەم جاری بووە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بێتە حکومڕانیەوە پۆست وەرگێ ڕەنگە نوعی منافەسە لە بینی ئێمە ئەوانە و بێ ئێمە هەر وەکو لایەنی دەسەڵاتدار ئەبێ دەست لە پۆست هەڵگرین و گۆڕانی شوەری ئەگرێ چاومان هەردووکمان لە شوێنە گەورەکان بوو بێ بەڵام بەرحاڵ ئێمە زوو ئەومان ڕاست کردوێتەوە ئێستا لەو خۆناغیان کە ئێستا وا ئەزاین هاوسەنگەکەمان دروست کردوێت ئێمە قسەکەمان لەسەرەوە هێنایەوە کە هیچ شتێک یەکلا نەبووتەوە بە تەواوەتی وەختێک یەکلا بێتەوە کە هەموو لایەنەکان ڕێکەوین و وێنە گشتیەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو هەموو عەدمان ناوە ئیدارەیەکی خۆجیەتی بنکەفراوان بە بەشداری هەمویان و بەشداری کاریگەر و
ڕاستەقینی هەموو دروستکە. زۆر باش ئەو تیەکێتی نیشتمانی کوردستان لەو کاتی لە بەرژەوەندی خۆیەتی پەنا بۆ ڕێکەوتنەبە لەو شوێنەشی کە لە بەرژەوەندی خۆیانە پەنا بۆ قانونەبە. بەڕێزی ئێستا ئاماژە بەوە کرد کە ڕێوشێنێکی قانونی دوور و درێژەیە بۆ دانانی پۆستەکانی بۆ نمونە بەڕێوەبەری گشتیە مدیرناحەیە ئەم پۆستانە لە کاتێکە ئێوە پارێزگارەکەتان بە تەوافق داناوە. بۆچی لە دانانی پارێزگارە پەناتان بۆ ڕێکەوتن بردووە بەڵام کە تێتە سەر پۆستەکانی تر ئەوەی کە لە بەرژەوەندی خۆتانە نیە پەنا بنە بەر قانون. ئێمە بەرامبەرم گرەیە کە کراوە بەوازە حوتومانە فراکسیۆنەکەی ئێمە داوای زەمانەتێکی قانونیەکە و بە سراحەت بە هەموو لایەنەکانمان وتووە لە پێشیان و بە هەواڵەکانمان لە گۆڕان کە وەختە گلەیان لێمە کردووە تومانە شوێنێکی مخەوەل زەمانەتێکی قانونی با بە فراکسیۆنەکەی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر ڕێوشوێنە یاسایەکانی نەگرتە بەر لێپرسینەوەی یاسایی لەگەڵ ناکرێ چۆنتان ئەوێ وای ئەەکەین تومانە شوێنێکە مخەول بێ قانونن بڵێ ئیتفاقکە جێبجێکەن بەبێ گرتنەبەری ڕێوشوێنە یاسایەکان ئێمە هیچ مشکلێکمان نیە. جوابی ئەوانەوە بووە کە ئەوان بزانن ئەپرسن لە یاسایەکان ئەپرسن چۆن و لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانە پرسن لە برادەرەکانی خۆیان ئەپرسن لە خەڵکی باوەڕ پێکراوە پرسن لە ڕووی یاسایەوە چۆن عملیەتە کورتکەنەوە و وای لێ بکەن زوو جێبجێکرێ. ئێمە بە سەراحەت پێبانوتون ڕێکەوتنێکمان ئیمزا کردووە بۆ جێبجێکردن و ئەمانەیە سەرڕاست بین لەمەیە و ئەشمانوێ ئەمە سەرەتای متمانە بێ نە بە دوای فێڵەوەین نە بە دوای پێچوپەناوەین نە بە دوای ئەوەین کە دوای بخەین بە هیچ سەبەبێک ڕێکەوتێکمان کردووە قەنەعەتمان پێیەتی ئەشمانوێ لە مش زیاتر بکەین ئەشمانوێ بێ بە سەرەتایەک بۆ متمانە دروستکردن لە بینی دوو هێزا کە 4-5 ساڵ ململانێکی سەخت پرگرژی پر ناتەبایی تیا بوو. بە پێشوانێ ئەم قسانەی بەڕێزێ ئیرادێ بڕوایەک لای خەڵک دروست بۆ بۆی کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەسبابی دواخستنی ئەم پرۆسەیە چکە دوجار لە بەرژەوەندی یەکێتیانە کە ئەم پرۆسەی بە زووی بڕاتە بواری جێبەجێکردنەوە وەکو بەڕێزەوتێ ئەم پۆستانە دوجار لە جەستەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێتەوە بۆ لایەنەکانی تر. ڕاستەکەی ئەوەیە کە ڕاستە هەرمەی ئەخیریان ڕاست بوو کەوت لە جستەی ئێمە ئابێتەوە ئێمە دەسەڵاتدار بووین بەڵام ئێمە کە هەڵبژاردنمان قبول کردووە وەختێک پرۆسی هەڵبژاردنمان قبول کردووە ئەومان لەبەر چاو بووە کە دوای ئەوە ئیستحقاقاتی انتخابیەتە پێشەوە دوای شەریکمان بۆ دروست دەبێت شەریکمان بۆ دروست دەبێت و هەوڵمان ناوە ئەمە لەگەڵ قاعیدەکەی خۆمان لەگەڵ کاوادرەکانی خۆمان لەگەڵ بەشە حکوومەتەکەی خۆمانە ئەو قەنەعەتیان لا دروست بکەین کە ئەو قۆناغە بەسەرچوو ئێمە تاکە دەسەڵاتدار بین یان نیوەی دەسەڵاتدارمە هیچ نەوێ ئەوی کە پیانەوە زۆنی سەوس ئێمە دەسەڵاتداری ئەوە بین شەریکمان بۆ پیا بووە لە شەریکی زیاترمان پیا بووە ئەبێ خۆمان لەگەڵم حاڵەتە ڕابێنین و ئەمە بدایەتێکە و هەرواش ئەڕوا تەواو سەردەمی 50 سەردەمی تاکە حیزبی تەواو بووە مادەم هەڵبژاردنێ مادەم ئەمری دیموکراسی هەیە و ئێمە بڕوامان پێێتی ئەوە بخەرە بەشێ بوو لە مێژوو ئەمە وەزع ڕاستەقینەکەی کە ئەبێ بەیەکەوە حکومڕانیەوە بکەین و ڕۆحێتی یەکتر قوبوڵکردن ئیشکردن بەیەکەوە ئەبێ لەم و دووە ئەو پەرە پێبین و ئەوەی کە ئەوتریە حەزەکەم بزانم من حەزمە کرد ڕاپرسیەک هەبێ پێم بڵێ یا شوێنێکی معتەبەر ڕاپرسیێکی کردبێ کە خەڵکێک زۆرێک لە خەڵک وتبێتی ئەمە خەتای یەکێتی یاچێتی بەوە ئەوە ئەکا بەڕێزە و دەنگۆیانە و نەبیستوەتەوە دەنگۆ دەرباری هەموو شتێکە بیستینەوە دەنگۆ دەرباری وە خەڵکێک دەرباری هەموو شتێک قساکە بەڵام ڕاستەکەی ئەوەیە و ئێمە بە برادەرەکانمان لە گۆڕان وتووە و ویستوشمانەکە باوەڕمان پێ بکەن ئێمە ئەم ئیتفاقیمان کردووە چاومان لەمە زۆر زیاترە لە نێوان خۆمان و گۆڕانە لە نێوان ئێمە و لایەن ئیسلامیەکانەوە لەگەڵ پارتیشە وتومان لە دەرسێکە هەمومان فێری بوون ئەوەیە کە بەیەکەوە توانین حکومڕانی وڵاتە بکەین و ئەبێ قەدەری ئەم میلەتەوە یەکتری قوڵکەین و قەدەری دیموکراسیەوە یەکتری قوڵکەین. زۆر باشە بەڕێزە خو لەو دەنگویانی خەڵدادەی بەڵام بەڵگەوە با چەند شتێک بڵێن کە یەکێتی نیشتمانی کوردستان و خودی بەڕێزە یەکێکی لەو ئەسبابانەی کە ئەم پرۆسەیە دواخی بەجێرەی زانێریەکان لە کۆبوونەوەکانە بەڕێزە تونترین ئەندامی وەفدی دانوستانکاری بەوەی کە هاوکارەکانە و چەند کەسەی تری کە لەگەڵتان باس لەواکەن ئەگەر کێشە مدیر ناحەیەکە ئەگەر کێشە بۆ نمونە قایم قامێکە ئەگەر کێشە بەڕێوبەرێکی گشتیە بۆ پارتی دیموکراتی کوردستان و لیستی خزمەت ئەتوانن بیدەن بەڵام بەڕێزێ ئەمە قبول ناکەی وە زۆر تونیت قسەیەکی بەڕێزی دیسانەوە تەلمیحێکی ترە بۆ ئەمە کاتی خۆی ئاماژە بەوە داوە کە پۆستی پارێزگار یاخود پارێزگاری سلێمانی لەسەر سینیەکی زێڕ پێشکەش بە بزوتنەوەی گۆڕان
ناکەن ئەم تەلمیحاژ دیسانەوە بەڕێستی بەتون ناسانەوە وەڵامە بۆ ئەمە باشە بەڕاستی نازانم تونی و شلی چییە لە ئیشی سیاسیە منەوە من هەموویت ئەگەر یارمەتی بێ من هەموویت وەختە دەبێ هەموویت بۆ بازەکەم من وەکو کادری حیزبێک فێر بووم واجبی خۆمە دیفاع لە مەسلحەتی میلەتەکەم و دیفاع لە مەسلحەتی حیزبەکەم بکەم بۆواشی ئەبینم کە ئیشی کادرێکی حیزبی لە هەرچی مستەوایەکە بێ دیفاعکردن لە مەبادیئەکەیەتی و دیفاعکردن لە حیزبەکەیەتی و لە مەبادی حیزبەکەیەتی ئەوی کە نەرمیە نوێنێ لەم حاڵەتەیە نەرمی ئەنوێنێ بە دوو سەبەبەی نوێنێ یا بڕای بۆ مەبادیئانە نییە یا ئەوەیە هەموو لایەک ڕازیکە کە ئەوە من نیم ئەوە من نیم بەڵام هاوکارەکەتە یارمەتیم بە حەقم نییە بەسەر کەسەوە من باسی خۆمەکەم من لە زۆر مناسبەتامە وتراوە وتومە ئەگەر جەنابی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئامادەیە نەرمی بنوێنێ لەسەر مەساڵحی حیزبەکەی من دە ئەوەنگان نوێنم کازانێنێ من ناچمە سەرەوە تەفاسیلە ئەگەر کادرەکانی و مەسئولەکانی گۆڕان ئامادەن نەرمی بنوێنێن لەسەر مەسلحەتی مساوامە بکەن لەسەر مەسلحەتی بزوتنەوەکان من دە ئەوەنگان نوێنم بەڵام نەمان بینوێن ئایا دەستبەرداربوون لە پۆستی پارێزگاری سلێمانی بە 12 کورسیەوە نەرمی نواندن نییە یعنی ئێمە وتمان لەو وەختەیە کە پێشوی بچینە مفاوزاتەوە کە چوینە مفاوزاتەوە هەموو شتێک لەسەر مێزەوە ممکنە ئەمە بە شەڕ نییە بە مفاوزاتەوە بە قەنەعەتە کەس بە زۆر لە کەسی نەسەنوە من ئەوە ئەزانم وەجی من لەبەرەوەی ئێوە باسیەکەنەوە پێشتریش خەڵچکێ پێوتوم ئەبێ بۆ خۆم باسی بکەم بۆی دیفاع لە خۆم بکەم من دیفاعکردن لە حیزبەکەم بە واجبی خۆمەزانم بەلامەوە هیچ کێشە نییە چیە بە تون ێزان و چێ بە نەرمێزانێت دیفاعکردن لە مەساڵحی میلەتەکەم بە واجبی خۆمەزانم لە سەردەمی بەعسا وام کردو لەگەڵ ڕەفیقەکانما وامان کردو بەیەکەوە هەزارا کەس کە شەهید بووە ڕەفیقی ئێمە و ڕەفیقی ئەو برادرانە بووە نەرمیان نەنوانوە لە مەبادیەکانە بۆیە شەهید بوون و نازانم بە دوو نوعی ئەوە بکەم ئەمە شیرۆکیژی درودرێژ زۆر باشە بەڵام بەڕێزە هەر بەرگریکردن لە حیزبەکەی خۆ نییە بۆ نمونە مەسیحەکانتان کردووە بەگرێک بەوەی کە داوای پۆست بۆ مەسیحەکانەکەم بۆ نمونە داوای پۆستی قایم قامێت ئێوە بۆچی من نەبێ بگرێک بە هیچ شێوەیەک نەمبیستۆ من لەگەڵام داوای پۆستی زیاترتان بۆ مەسیحەکان کردو هەموو لایەکە زانێ مەسیحەکان لێرە و لە زۆنی زەردا لە چێوە نزیکن و چێ نوێنەرایەتیانەکە با بپرسن بۆ ئێوە نوێنەرایەتی مەسیحەکانەکەن بە یەک کورسیەوە داوای پۆستی قایم قامیان بۆکە من زۆرم پێخۆشە باسی کرد مەسیحەکان بەجیا لەوەیان ژمارەیان چەنە بەشێکن لە مکەوینێکی ڕەسەنی ئەم شاری ئێمە بەڵام بەشێکن لەیەکێتی نیشتمان کوردستان یارمەت نانە بەقەتعی مەسیحەکانیش وەکو هەموو خەڵکی پارێزگای سلێمانی دابەش بوون بەسەر هەموو هێزە سیاسیەکانە خەڵکیان تیا گۆڕانە خەڵکیان تایشێتی خەڵکیان تیا شتی ترە بەو خصوصیەتی کە خۆیان هەیەە تاوان وەکو ئێمە نا بەنەوعیکە لەگەڵەوە ئێمە بە برادەرەکانی خۆیان تۆ لە بزوتنەوەی گۆڕان بۆ ڕێزگرتن لەو خصوصیەتی ئەوان بۆ ڕێزگرتن لەو مکەوینە کە مکەوینێکی زۆر وەتانی نیشتمان پەروەر بوون لەم شارەیەوە هەمومان ئەڵێن ئەم شارە بەوانەوە جوانە بۆ بەشێکن لەو جیاوازیانەی کە هەیە لەناو شاری سلێمانیەوە ڕێزیان لەگیراوە وتمانە بە پێی ئیسحاقای خۆیان بەریانەکەوێ ڕێزی لێ بگری بیانێنەوە برادران لە بزوتنی گۆڕانی هیچ منعاتیشان نەبوو نەبیست پێ بگرێ ئەستا منعاتیانەوە بە سوباسەوە یان هیچ مشکلێکمان نەبوو لەوە یعنی ڕێزگرتن لە مەسیحەکان بە پۆستێکی قایم قامە بێ بە ئیستحقاقی انتخابی خۆیانە بێ وتومانە سیر کرد لەم مۆزوعی ئاڵین لە مۆزوعی تران ئاڵین لەم مۆزوعی وتومانە ئەوان کورسییان هەیە و خۆیان خەڵکی ئەم شارن هیچ مشکلەیەک نییە بۆ جوانترکردنی ئەم شارە چەند پۆستێکیان بینێ نەبوو بەگرێ سەبارەت بە زەحمەت کێشانچی بەڵێ زەحمە کێشان ئەوان هاوپەیمانەتیەک هەیە لە بینی زەحمە کێشان و لە بینی سۆسیالیست و لە بینی حیزبی شیوعیە ئەوانەی کورسیان هێناوە کورسێک ڕێژەیەکی هەیە بە پێی ساحقاقا وتومانە فلانشتیان بنێ مشکلەمان نەبوو لەسەری باشە مشکلەیەک نییە بەناوەکان لێەوە بێتەوە بۆچی خۆتان بۆ نمونە بەشیان نادەن بۆچی ئێوە ئەبنە نوێنەری ئەوان لە ئەسنای گفتوگۆکانە ئەگەر ئەمە عقلە دروستکردنی نه هەر نەبووین بە نوێنەری ئەوان ئێمە باسمان کردو تومانە مەفروزە چۆن باسیێواکەین کە پارتی و لیستی خزمەت ئستحقاقی انتخابی خۆی هەیە لیستێکی هەیە ناوی ڕافیدەینی مەسیحەکانە لیستێکی هەیە ناوی هاوپەیمانیە یەکیە کورسیان هێناوە با پۆستیان بۆ دابنی و ئەمە نەبوو مشکلە تۆ باسێکی کە مشکلە پرۆسی دانووس خەڵک کۆبوونەوە بە دوای کۆبوونەوە یابینێت لەم پرۆسەیە ڕەنگە مشکلە هەبێ بەس ئەوانە نین ئەوانە نیکە جەنابەت باسی باشە مشکلەکان چی
مشکلەکان ئەوەیە بەڕێزە ئاماژە بە دوو مشکلەکە کە یەکیان قانونیە یەکیان سیاسیە. ئێمە مشکلەیەکمان نییە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە، ینی ئەم چەند ڕۆژە دانیشتین مشکلەیەکمان تر مشکل هەیە لایەنی لیستی خزمەت کێشەیە زۆر پارتی دیموکراتی کوردستان بەنامە ئێمە ئاگادار کردوێتەوە دوای دانیشتین لەگەڵی ئێمەش کۆبوونەوەمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کردووە و مناقشەمان کردووە و تعدیلمان لە چەند شتێک کردووە وەڵامەکەمان حازر کردووە. ئەمڕۆ لای من بوو نردمەوە برادەرانی گۆڕان کە یا موعددانێ لەگەڵیان دانیشین یا ئەو تا بەنامە جوابەکان بۆ نێرنەوە پێشم وایە کە دەرگای شیفرانوان کردوێتەوە بۆ کۆتایی هێنان بەمە هەمومان ئەمانەیە کۆتایی پێبێنێت. ئەم دەرگافراوانی کە بەڕێز باسیەکەی لیستی خزمەتی پیاچێ پێم وایە لەبەرەوەی کە ئێمە هاوپێچیشمان لەگەڵا بۆ نردوون لەوە پێچە وردەکارێک وکو لە پێش عرضم کردی لە ڕووی ماتماتیک و ژمێریاری و تایەتی کە چەندیان لە هەچ پۆستێک بەرەکەیەوە ئێمەش چەندمان ناونەتێ و تومانە ئەوە لەو شوێنەیە زیاد بووە لەسەر مۆزوعی ناوعەکەشی شوێنەکەشی هەوڵمان ناوەکە تێکەڵێک دروست بکەین لە بینی شوێنە باشەکان و شوێنە متەوسط و شوێنە خراپەکان. زۆر باشە ئەگەر حەقی خۆیانیان وەرگرتووە و بە جۆری ئێستێقاقی هەڵبژاردن بۆچی نەرمیە نوێنن بۆچی بە ڕاشکاوانە ناڵێن ئێوە مافی خۆتانتان وەرگرتووە و بۆتان نییە لەمە زیاتر داوا بکەن. سیرکە علاقات لە بینی حیزب سیاسیەکانە و حیزبانی کە تاریخی وڵاتە بەشێکن لە تاریخی وڵاتەوە بەشەکەی تریشن کە دروستیەکەن بۆ تەریقە ڕقی تۆیڵی ناکرێ. ئێمە حیزبی سیاسین بەیەکەوە مشارەکەمان هەیە لە زۆر شتا بەیەکەوە لە حکوومەت تا بەیەکەوەین لە پەرلەمانە بەیەکەوەین لە جەپەکانی شەڕە بۆ خۆڤیداکردن بەیەکەوەین زۆرمان بەسەریەکەوە هەیە بۆ تەریقەیە نییە. ئێمە تاکو لە بینی خۆمان لەگەڵ گۆڕانە وتومانە ئەگەر پێویست بکە بۆ ئەوەی وێنە جوانەکەی پارێزگای سلێمانی دروست بکەین لە بەشی خۆشمان لەسەر و بەشی خۆشمانە و بین بەلایەنەکانی کە ئیشکالێکمان نیە. زۆر باشە هەست ناکەی بەڕێزە بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە خستووەتە بەرەیەکەوە لە بەرامبەر لیستی خزمەت و پارتی دیموکراتی کوردستان ئەو کێشەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەم لایەنانە لەسەر پۆستەکان هەیەی تۆ بەشێک شیەخیتە سەر بزوتنەوەی گۆڕان بەوەی کە بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان دیسانەوەی لێمەوە لەم بەرنمەیە ئاماژەیان بەوە داوە کە ئامادەن لە پشتی خۆیان کە بەشەکەیان لە یەکێتی وەرگرتووە پشتی ئەو لایەنانە بن کێشیان نییە ئەو یەکێتی نیشتمانی کوردستانی کێشەیە نە یەکەم شتێک نییە بەناوی کێشە ئەمە دانوستانە شتێک نییە بەناوی کێشە دووەم ئێمە دوایەوەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ڕێکەوتین ئێمە وەکو یەک تیم وەکو وەفدێکی مفاوز یەک تیم ئەچین بۆ لای پارتیش وەچین بۆ لای لیستی خزمەتیش و داژەنیشین بەیەکەوە بەشی ئەەکەین بۆ ئیتفاقی لەسەرەکەین کامە بۆ خزمەت باشە چەندی لە بەشەکەی ئێمە بڕوال وەکو یەکێتی چەندی لە بەشەکەی گۆڕان بڕوە بەجیادانکێشەی هەبووە چەند لە بەشەکەی بڕوا بۆ لیستی خزمەت نیەوە ئێمە بەیەکەوە شتی بینی خۆمانە مەسلەیەک نییە ئەوە مەسلەیەک نییە ئەمە وەکو بەیەک ڕۆحێت ئیشمان کردو مەسلەیەک نییە من بچمە وردەکاریەوەی چێکی و توچێکی نەکردووە نە لەسەر ئەمەکە ببوورە کاک لەتی گۆڕان ئەڵێ بۆ نمونە من کێشەم نییە یەکێتی نیشتمانی کوردستان کێشەی هەیە جۆ لە برا ئێمە یەک وەکو یەکێتی داخڵ نەبووین لەگەڵ خزمەت و لەگەڵ پارتیا وەفدێکمان تەشکیل کردووە مشتەرەکە لە نێوان گۆڕان و یەکێتیە پێشتر ئیتفاقەکەین وەکو یەک وەفد معاملەیان لەگەڵەکەین ئێمە لەگەڵ گۆڕانە وەکو یەک وەفدی مفاوزە چین بۆ لای خزمەت وەچین بۆ لای پارتی وە چی داواکارەکانیشانە بەیەکەوە دراسەیەکەین ئێمە ناچین بە پارتی بڵین لە بەشەکەی خۆمان ئەمە دەدەینێ و بە خزمەت بڵین و گۆڕانی شتیوان ناکات ئێمە بەیەکەوە گۆڕان مەسەلەن لە ناحیەکانە بە فەرزم بیان بەسەر وردەکاری پێویستە دوو شوێنی گەورە بین بە ئیسلامیەکان ئەڵین باشە ئەوە چیانێنێڵ ئەویانێنێ لە ئێمە ژوانێنێ وی مشتەمان نییە واشمان کردووە لە تاخیربوونی ئەم پرۆسەیە یەکێتی نیشتمانی کوردستان چەندێ بەرپرسیارەتی یەکەوێتە ئەستۆ بزوتنەوەی گۆڕانی شەونەیەکەوێتە سەر ئەکییت لەگەڵەوەیان من بە خەتای نازانم پرۆسەکە خایانێ ینی پرۆسەکە پێویستی بەوەختە زۆر باشە لە یەکێکی تر لە کۆبوونەوەکانە یەکێک لە سەرکردەکان ئەوانەی کە وەفدی دانوستان کار بوون لیستی خزمەت گلەیان لە شخصی بەڕێزێک کردووە بە ناو یەکێتی نیشتمانی کوردستان و ڕوبڕۆیان کردوونەتەوە کە ئێوە بەوەفا نەبوون لە کاتی گفتوگۆ و دانوستانەکانە پێش ڕێکەوتنەکە ئەوان لایەنگری ئێوە بوون بەڵام ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پشتی تێکردوون پارتی دیموکراتی کوردستان کە تەییدی بزوتنەوەی گۆڕانی کردەوە بۆی کە پارێزگار هەڵبژێرێ بۆ پارتی باش بووە لە حەقی خۆی چەند پۆستی ژیاوە بە پارتی دیموکراتی کوردستان
ئێوە بۆ بێوەفان بەرامبەر بە لیستی خزمەت و ئیسلامیەکان؟ ڕاستەکەی ئێمە هەوڵمانناوە بێوەفا نەبین لەگەڵەوەیە ئەوەی ئەوان کردویانە هەڵوێستێکە بۆ خۆیانیان تەسجیل کردووە کە لە وجە نەزەری ئێمەوە و ئێمە زۆر سوپاسی ئەوانمان کردو و توشمانە پێزانین ئەوان توانە سواسەکەتەمان وەرگر پێزانینەکان وەرگر بەڵام ئەمانوێ لە شتی عملیا بیبینین بەڵام ئەوان باجیان نا قسەی خەڵکیان هاتە سەر قسەی لایەنگرەکانی خۆیانیان هاتە سەر لە ڕووی میزداقیەتەوە پرۆسی دیموکراسیان لە ناوچەی سلێمانیە خستە ژێر پرسیارەوە بەوەی کە ئیستێقاقی هەڵبژاردنیان لە بەرژەوەندی گۆڕانە یەکلانە کردەوە یاریەکی زۆر مەترسیداریان کردەوە بە سوپاسی وەڵامیانە دەنەوە. من لەگەڵ مقدمێت نیم کە باست کرد ئەوەی ئەوان کردیان لە وجە نەزەری تۆ وایە لە وجە نەزەری منەوە ئەوەی ئەوان کردیان لە سلێمانیا کێشەیەکی گەوریان لە کۆڵێکێتی و گۆڕان کردەوە بەوەی کە ئیجباریان کردین ئێمە خۆمان پێک بین پێک نەهاتین ئەوان موقفێکیان نوان و بێلایەنی خۆیان دەربڕی کە ئێمە ناچارە بوو ئەبووە ئەم کێشەیە ئێمە گۆڕان حەلیکەین مادەم ئەوانی تیانین و ئەوان قەنەعەتێکیانە بوو دائیمە بە ئێمەیان و توانە ئێمە زانین بەبێ گۆڕان سلێمانی بەلاسەنیە بڕێ بەڕێوە بەبێ یەکێتیش بەلاسەنیە ڕێ باشە بۆ بەڕێزی بەرگری لەوانەکەی لە کاتێک ئەوان خۆیان ئەڵێن لایەندار بووین یعنی لایەنداری چێ بوون یعنی لایەنداری یەکێتی نیشتمانی کوردستان نە ئەوان موقفێکیان نوانووە ڕەنگە خەڵک وا بزانێت کە یەکێتی استفادەی لێ کردووە قسەکە لەسەرەوەیە ئەوان لایەندار نەبووە ئیسفادەی لێ نەکردووە یەکێتی هەموو خەڵکی سلێمانی استفادەی لێ کردەوە پارێزگای سلێمانی استفادەی لێ کردەوە بۆی کە ئێمە ناچار بووین بە یەکەوە لەگەڵ گۆڕان ئیتفاقی بکەین کە خەڵک هەست بە ئەمن و ئاسایشەکە لەم شارەیە کە دوو بزوتنەوەی گەورە دوو حیزبی گەورە کە دەنگی زۆریان هێناوە تەبانەتوان بە یەکەوە حکومڕانی وڵاتە بکەن هەمومان استفادەمان لێ کرد. زۆر باشە لە سوپاس و پێزانینەکەەوە بڕیم تەنیا سوپاس و پێزانین بۆوان بەسە؟ نا ئەکی دەبێ بەشدارێکی کاریگەر بن و ئەوان قەنەعەتیان هەبێ بەوەی کە ئەو بەشداری ئەوان کاریگەرە و ئەوەی ئێمە وتومانەکە لە ئیداری خۆجێتی سلێمانیە ئەوانیش بەشدار و شەریکێکی حەقیقی نەبێ ئەوان بۆ تەئمینکەین بۆیان تەئمینەکەن بەدڵنیاییەوە لەم مەسیژەی کە بەم دوایە ئەیگەین ئەوەی تایە کە ئەوان ڕازی بێ ئەو دەرگافراوانەیە کە ئەوان بچنە نایەوە. بەڵێ لە هەموو ئەستەکانەوان بەشدارە بن لە هەموو ئەستەکانە جێگری پارێزگاریانە بێ جێگری ئیداریانە بێ مدیر عامیانە بێ قایم قامیانە بێ مدیر ناحیانە بێ لە ئەنجومەنی پارێزگایە دەسەڵاتیانە بێ دەسەڵاتی یاساییانە بێ ئەوان ژۆک و فراکسیۆنەکانی کە اختراحی گۆڕینی بەڕێوبەر و ئەوە بکەن و خەڵکی شایستە ئەوە دابنێن ینی ئەگەر بەمە ڕازی نەبوون بەشداریی کاریگەریان ئەگەر بەمە ڕازی نەبوون و ببنەوە پۆسیۆن چەند تاعاملیان لەگەڵات ئێمە هیوادارین هەوڵ بین هەموو لایەنەکان ڕازی بکەین و هەمویان بەشدار بن بەڵام ئەو احتیمالە ڕەنگە احتیمالێکی نەختێ دوور بێت چونکە ئێمە هەمومان لە حکوومەتیشی گەورە لە حکوومەتی هەرێمە بەشدارین و کەسیش معارەزە نیە ڕەنگە وێنێکی ناچاری خۆیان باسییان کردووە بۆی کاگە ڕازی نەبنەوە پۆسیۆن بۆ ڕەجیان تەلمیحیانەوە هەموو لایەک حەقێتی ئەگەر حەقی نێیتەوە غەدری لێ بکەیت تەلوی حبابەوەی کا بێ بە ئۆپسیۆن بەڵام ئێمە هەوڵەدەین نەوە غەدریان لێ نەکەین هەوڵین بەشدارێکی حەقیقیش بن. سەبارەت بە پارتی دیموکراتی کوردستان ئەوان چی ئەوان هیچ کێشەیەکیان هەیە؟ بمانای کێشە نییە بەمانای دانوستانە بەمانای عەرزێکمان بۆ کردوون ئەوان ئیزافیان هەیە بۆ عەرزە ئێمە هەوڵمان ناوە بەشێک لەو عەرزەی کردومانە گۆڕانکاری تیا بکەین و بەشیش قەنەعەتیان پێ بکەین کە ئەو داواکارێنە ئەوان ڕەنبێ زۆر زیاتر لە ئیستیحقاقی انتخابی خۆیان. بۆ نمونە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان سوور بوو لەسەر داواکەی خۆی و ئەو ئیستیحقاقی بە مافی خۆی ئەزانێ بێ لە سلێمانی بەدەستی بێنێ ئێوە ڕازی نەبن ببن بە ئۆپۆسیۆن ئەمە دەلالەتە لەوەی کایەتی نیشتمانی کوردستان لەولێر شەبێ بە ئۆپۆسیۆن سێکە بە یەکێک زۆرت خستە سەر یەکتی بە یەکێک پێ بڵێ بە کورتی سلێمانی هەولێر دوو پاکێجە یەک پاکێج هەموو کوردستانێک پاکێجە بەڵام بۆ میکانیکی ئۆتۆماتیکیە نا کە لێرە ئەگەر لایەنێک بەشداری نەکردێ ماکشەینەوە تر عملی پرۆسی سیاسی لە کوردستانە پەگەخرێ و ئاوان نییە قەزەنەوە کرد بۆ ئێمە بۆ هیچ لایەک ئاوان نییە. ئێمە ئەڵێن ئیستیحقاقی انتخابی مەسلەیەکە حسابیە ینی کە تۆڵی ئیستیحقاقی خۆم وەرنەگرتووە منە توان پێت بڵێم ئیستیحقاقت لە 8 ئەوەنگە کورسی تێناوە لە 100 ئەوەنگەوە پۆستەکانت ئەمەیە ئەمێنێتەوە سەر نەوعەکەی چییە ئەوش قابل بە ئیجتیهاد لەبەرەوە لایەنشی سیاسی کاڵی ئێمە پارتینە ئێمە کە لە هەولێر ڕڵین ئیستیحقاقی خۆمان وەرنەگرتووە ئەبێ حسێبمان کرد بێ 6 کورسیمان هێناوە لە مەجموعی ئەمەنگە کورسی نیسبە میەوەکەی ئەمەنگاکە
لە پۆستەکانی سەرەوە ئەوەنگەمان بەرەکەوێ لە پۆستەکانی خوارە ئەوەنگەمان بەرەکەوێ بم حساباکرێ ئەوانی سلێمانیا کردوەوە مەسلەیەکە قابلی قیاسە مەسلەی هین نییە تۆ بڵی وەرم نەگرتووە و بیکێ بە بیان خربوون مەسلەی دیموکراتی برادرانی پارتیش لەم دیسانەوە لەم بەرنمەیە ئەو مەسەلە حسابی کە بەڕێزێ باسیەکەی ئەوەنە ژماریانێ ناوە ئەوەنە کورسیانێ ناوە ئەمەیان بەرەکەوێ ئێوە ئەوتان نایەوە پێیان باشە ئەومان ناوەیان نەمان ناوە پێیان ئەمە لەو تەڕحی کە پارتی دیموکراتی کوردستان کردوویەتی بەڵێ ئیسیحقاقی خۆیانەیان داوای زیاتریان کردو من ئەو علاقەیە بە دانوستان و تکال لێکم بانەس بەسەرەوە تەفاسیلی بۆ هیچ لایەکە حراج نەکەین ئێمە لەگەڵ برادرانی گۆڕانەوە بە سوپاسەوە وردەکاریشان لە پێشەوە پێم وتی حاضر کردو بووی کەس غەدری لێ نەکرێ تیا وردەکاریی زۆر لە مەسلەی حسابیە کرا و ئیستحقاقی هەچ کەسێک بەرامبەر کورسەکان و دەوانکانی چەنە لەسەر ئەساسە ئەڵێن پارتی حەقی خۆی وەرەگرێ و حەقی خۆشێتی ئەمە هیچ شینێکنی ئێمە بینێ لایەنشکە بیێن خزمەتی ژوەریەگرێ ڕافیدێنی ژوەریەگرێ لیستیاوی پەیمانی ژوەریەگرێ وەکو ئێمە ژۆرمان گرتووە ئێمە و گۆڕانی ژۆرمان سەبارەت بە لیستی خزمەت و پارتی دیموکراتی کوردستان ئەم مەسیجانی کە بەم دوایانە ئامادە کراوە بە بەڵگەوە ژمارەی دەنگدەر و ئیسیحقاقی هەڵبژاردنەکان بزوتنەوەی گۆڕان ئامادەی کردووە و بە کوردەکەی پێکەوە ئەیەن بە تەنگەی لایەنەکانە نانە بە تەنگیتیانی هەر ئەمووی ڕاست بۆ قسانی کرد بەستانکەیتیانی یعنی بزوتنەوەی گۆڕان بەرپرسە لەم مەسیجانی کە ئەوەی ئەوان ئامادەیان کرد من سوپاسم کردن ئەگەر من بم کردا بۆ عزیزی زۆرم پێشە ئیشیان تیا کردووە ئیشی وردیان تیا کردو ئیشی باشیان تیا کردوانی شتێکیان نکردو ئیشێکی باشیان لە وەڵامدانەوەی و لایەنانیان نەخێر لە حازرکردنی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان 11 کورسیە ناوە بۆ 32 کورسی کە مەجموعەکەیەتی کاتە ڕێژەکەی کاتە چەند ئەبێ چەند لە پۆستی پارێزگای وەرگێ ئەبێ چەند مدیرعام وەرگێ بێ چەند ناحیە وەرگێەوە بۆ لایەنەکانی کەش ئەمە شێشی وردە باشە ئێستا برادێکی لیستی خزمەت یا برادێکی پارتی ڕەنگە لە بەردەمی تەلەڤیزیۆنەکە دانیش بێ بڵێ باشە بۆ پارێزگار و سەرۆکی ئەنجومەن ڕێکەوتن گرنگ بووە گەیشتن بە ڕێکەوتن بۆ لایەنەکانی تر ڕێکەوتن حرام بێ ینی بۆ باسی ئیسیحقاقی هەڵبژاردن لەگەڵ ئەوان ناکرێ بۆ باسی ڕێکەوتن ناکرێت ڕێکەوتن بۆی جلایەک حرام نییە و ڕێکەوتنیش زۆر بۆ پێش ئێمە و گۆڕان بەس ئێمە وەکو دوو لایەن کە دەنگەکانمان نزیک بۆ لە سلێمانیا لەیەکە و لە ڕووی خەلفێتی سیاسی شۆ من بلانە گەورەکە لەبین ئێمە بووە پێویستمان بە ڕێکەوتن بۆ لەسەر پۆستە هەرە گەورەکان بە ڕێکەوتنە بۆ ئەمە یەک لای ناکرا ئێمە داوای پارێزگارمانە کرد زووتنی گۆڕانش داوای پارێزگاریە کرد ئێمە ئەمانوو سەرۆکی ئەنجومەن بۆ ئێوە تەفاسیلەکەی ئەزان خۆتان لە عملێکرا بوون ئەوە بە ڕێکەوتن بکرایە ئێستاش مشکلەمان نیە ئێمە ڕێکەوتنی استراتیژیمانە بۆ لەگەڵ پارتیا ینی مەسەلەیەک نییە هەتان بۆیە ماوە بۆ معنای ڕێکەوتنی استراتیژی لەسەر مێزەکەی بۆ تعدیلکردن زۆر باش وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بڕواتان بەوە هێناوە کە پرۆسەی چاکسازی لە سلێمانیا زەڕورەتێکی حتمیە وەک گۆر باشۆڤڵێ ئەگەر بە لە ناوچوونی خۆشم بێ بەدڵنیاییە ئەو قەناعەتە زۆر دەمێکە لە ئێمە دروست بووە بەڵام ئێمە ئیزافتن بۆ شتیشکێ پرۆسی چاکسازی و ئێستا ئەبێ نیسان بڵێ الحەمدوللا معارزش گەیشتا و قەناعەتەی 30 نیە دەسی پیابنی دنیا بێ بەهشت ئەمە پرۆسەیەکی دوورودرێژە و پرۆسەیەکی بە زەحمەتەوە پرۆسەیەکە نرخی و باجی خۆی هەیە واتە قەناعەتان بەوە هێناوە دەستبەن بەو سیچەیە ئێمە قەناعەتمان دەمێکەوە قەناعەتمان بۆ هێناوە ئەم وڵاتە ئەبێت ئێستا درەنگە بۆ ئەوەی کە ئەبێت چاکسازی تیا بکرێ و من خۆ شخصی لەو بەرەیەم لە ناو حیزبەکەمە و لە ناو کووردا و لە ناو حکوومەتە کە پرۆژەی چاکسازی زۆر دواکەوتوە لە وڵاتەیە و ئەبێ هەمووان بیکی بەڵام دەرکەوت کە ئێستا بزوتنەوەی گۆڕان شتێگەیشتووە مە سیستەمێکی گەورە لە پشتیوەتی سیستەمێکە ڕێگوڕیشەی قوڵە هەروە بە ئاسانی بە قەرار ناکرێت ئیرادێکی گەورەی ئەوێ و ئەو ئیرادەتان هەیە بۆی لە ڕێگ و ڕیشە دەری بێنن بمعنە سەورەکەی نا خەڵک دوای سیارە پرۆسیسەکەی بڵێ بۆ معنایی بڵێ باشە ئەگەر قەناعەتان هێناوە باس لەوا کرێ تاوەکو ئەم ساتە ئێوە ناوی ئەو کەسانی کە داتان ناوە بۆ پۆستەکان بەشتان نەکردووەتەوە هۆکاری ئەمە چییە بۆ نمونە ئەو پشکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەری کەوتووە ناتانەوێ گۆڕانکاری لەمانەیە بکەن کەسێک 20 ساڵ مدیر ناحێ 2 ساڵە قایم قامە ئەوە نە ساڵە سەربەیەکێتی نیشتیمانی کوردستان و لە پۆستێکایە ناتانەوێ گۆڕانکاری لەمەیە بکەن ئەتانەوێ یان ناتانێت بەڕاستی ئەمانەوێت بەڵام من کە مەڵبەندی سلێمانی مخەوە لە بۆ ئیشە وتومانە بە
لایەنەکانی کە هەمووی گۆڕانکاری بکە ئیدارەکە هەمووی تووشی پەشێوی نەکەین لە یەک مانگە لە دوو مانگە هەموو پۆستەکان بگۆڕین لەم وەختەیە لەم قەیرانەدارایی وەزە سیاسی و ئاسکەری کە هەمانە ئەو هەموو دەستکاریە بەیەکەوە ڕەنبێ زەحمەت بە ئیدارەکە تەحملی ناکە وتمان بە ئەوان لێ بنەوە ئێمە شتمان حاضر کردووە و چۆن پرۆسەکە لای هەموو لایەک بە سیڤ بۆەوەی ئێمە لای ئێمەش ئەو عملێتە بەردەوامە حاضرمان کردو بە سەمانەوێت کە گۆڕان لایەنەکانی کە تەواوی بکەن و نەختی استخرار بکە ئیدارەکە ئەجا ئێمە ئەو گۆڕانکاریانە کە پێویستە بیکەین لێک نزیک بوونەتان لەگەڵ گۆڕانە کە ئێستا لێک بەرابوو نمونە مامەڵە لەگەڵ لایەنەکانی تراکەن لەسەر هەموو ئاستێکی یەکێتیە یان لەسەر ئاستی باڵێکی دەستڕۆیشتۆ باڵێکی ترمە ڕاستەکەی من ئەو مەقولێم قوبوڵ نییە کە لە حیزبێکا بڵێم باڵی دەزڕۆشتووە و باڵی نادەزڕۆشتووە وەختی خۆشی من گلیشم لە گۆڕان کرد کە لە عەلامەکەتانە لەم فترەیە خیرە بەکارتێنێنا برادرانی خۆشان بەکاریان هێناوە هەیە دوو ئیشکالی تایە یەکەمیانەوەی لە هەموو حیزبێکە باڵێکی دەزڕۆشتوو هەیە کە شەرعەتەکەیەتی ئێستا ئێمە باڵی دەزڕۆشتوو لەناو ئێمە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەوە شەرعەتەکەیە ئەوە شەرعەت وەڵامی پرسیارەکە چووکە زۆر کاتم کەم ماوە باش وەڵامی پرسیارەکە لەسەر هەموو ئاستێکی یەکێتی ئەم لێک نزیک بوونەوە لە بزوتنەوەی گۆڕان ئیرادەی نزیک بوونەوە لە گۆڕان قەراری مەکتەبی سیاسی و قەراری سەرکردایەتی یەکێتی زۆر باش کوێ قسەکانە بەڕێز مقارنەیەکەکەم لەگەڵ پارێزگاری سلێمانیە کار لە حیزبەکەی جەنابتە ئەو باسی لەوە کرد هەموو شتەکان کۆتایی هاتووە ئێمە داوای ناوەکانمان کردووە کە بێتە سەرەوە و بەڕێزی شێباز لەواکەی کە پرۆسەکە هێشتا زۆر لە دواوەیە و زۆری ماوە ئەمەی پارێزگار چی ئەمەی بەڕێزێت چی من نازانم جۆشم دێنەوە ئەو چی وتووە من بۆ نمونە هەموو لایەنەکان بە جۆرێک لە جۆرەکان نزیک گەیشتونە تا ڕێکەوتن ئێمە داوامان لە لایەنەکان کردووە بۆ ئەو پۆستانە پۆستی قایمقام ناوەکان بنێرنە سەرەوە کە پێنج ناوە بڵێ ئەو واجبی خۆیەتی وەکو مۆزەفیش ئیدارەوە بەرپرس لەم شارە کە داوای بکات و بۆشی بەرن و جێبجێشیکە ئەوەی لەسەر ئێمەیە ئێمە لای ئێمەیە حیزبە سیاسیەکان وەفدە مفاوزەکان کە عملێکە لە کوایە ئێمە ئەوی پێم وتی حقیقەتەکەیە و ڕاستیەکەی توانیت لە برادەکانی خۆشتان ئەو بکەن زۆر سپاس بۆ بەڕێز لەتیف شێخ عومەر ئەندامی وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونێ لە ستۆدیۆی کێنێن هەر بژێت زۆر سپاس بەڕێزان بژار کۆتایە سپاردەی خۆی گەورە بن